بەناوی خوای گەورە و میرەبان ئازانم سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵەزانم لە کۆتا ئەڵلقەی دەرەوە یاریگا بێواگەمە بەڵام ئەم کۆتا ئەڵلقەیە بۆ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دەرەوە یاریگا لەگەڵتانە بەرداوامە بێواتە ئەمە کۆتا بەرنامەی پێش مانگی ڕەمەزانە دواتر لە مانگی ڕەمەزان و دەرەوە یاریگا جارێکتر دێتەوە لای ئێوە ئایزانم بە پێویستم زانی ئەم کۆتا بەرنامەی ئەم وەرزە گفتوگویەکی کراوە بێت لەسەر وەرزش و کۆرۆنا چ لە جیهان بە چ بارودۆخێکا گوزەرەکە چ لە کوردستانیش بە چ بارودۆخێکە گوزەرەکە و بە پێویستی شمزانی لەم بەرنمەیە هاوڕێ عەزیزم دانە ڕەسڵان ڕۆژنامە نووس و شرۆڤەکاری وەرزشی لەگەڵما ئامادە بێ دانەرگیان سپاس بۆ ئامادەبوونێ کە جارێکتی لە بەرنامی دەرەوە یاریگا لەگەڵما ئامادە بێت. سپاس کاک محەممەد خۆشحاڵم لەگەڵ بەڕێستا سەر ڕای دۆخەکەش بەڕاستی بەڵام دوامین بەرنامەی پێش هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ساسبکەی بەڕاستی بۆ خۆی شتێکی جوانە هەم بۆ دەرەوە یاریگاش گرنگە هەم بۆ بینەرە خۆشەویستەکانیش بە تایبەت کە بە ڕێزیش ئاماژەت پێ چکە من کاتێ بڵاوم کردەوە زۆر کە زوان زانی ئەمە دوامین بەرنامەوەی تر بە ڕێز تووشی کۆرۆنا شت بووی ناکرێت تم با بەوان نییە دوای مانگی ڕەمەزانینەوە بۆیە خۆشحاڵم ئەم بەرنامەیە لەگەڵ بەڕێستا و نازانم ئێمە بکاتەوە ڕوشتیش زۆر باشە وڵاتەوە ئیجباری کردوین بە تەوەرەکە کە دیاریکەین ئەگناوە هیچ بێگومان ئێمە بەرنامەکانمان بێتەوە بۆ لەگەڵ تۆیە بەس ینی ئەم جارە ئیجباری کردوین یعنی من بەوە بابزانم ئەگەر چیز دوورتان نزیک ئێمە باسمان لێ کردو بە هەواڵەکان لە سەری ڕۆین بەس بە ئەم جاریان لە زاری شرۆڤەکارێک و بیبیستین لە زاری یەکێک کە متابعی تاوی وەرزش بوو لە تاوی بەرنامەکانە ئامادەی هەبوو بێ لەوەی شرۆڤەکاری بۆ یارەکان کردێ بابزانم لای تۆ کۆرۆنا چ پەیامێکی گەیان بە جیانە و بە تایبەتیش چ کاریگەریەکی لەسەر وەرزش دروست کرد بەڕاستی بۆ قسەکردن لەسەر کۆرۆنا کاک محەممەد ئەشێت لە چەند بابێ بیت بۆ قسەکردن لەسەرم پەتاگەورەیە کە دنیای گرتوتەوە ئەشێت ئەگەر تۆ بێنیتەوە بەلایانی وەرزشەکە بێگومان باشتر بێ بەڵام هەر ناتوانیت نەچیتە بابەکانی ترەوە بۆ نمونە بەڵایەکە سروشت دوایەوە و تووڕەبوون دوایەوە و پیسکردنەی سروش دوایەوە و ناشرینکردنەی سروش دوایەوە و شێواندنی سروش دوجار سروش لێو تووڕە بوو ئاوا بەرامبەرە ئەوەستێتەوە ئەمە لە ئایکۆلۆجیای جیهانە و لە مێژووی مرۆڤایەتیە و لە مێژووی فەلسەفە و لە مێژووی ژیانە و لە مێژووی نووسینە تەنانەت هۆنەرەکانیش زۆرجار کە باز لەواکەن سروش تووڕەمەکە سروش مەشێنە دوایی تۆڵت لێکاتەوە هەموو ئەمانە تەواوە و لەسەر و هەموو شێوە لە بیری میسالێتە لە بیری پەرستیاریە ئەوەیە کە تۆ چی ئەەکەی بەرامبەر سروشت و بەرامبەر دنیابی کە بەڵام دوجار تۆ بیتە خۆراکی و خاکە ئەنی هەموو ئەم شتانەمان باتەوە ئەنجا بەداخەوە لە سەرەتای خەریک گوشتەکە بە ئاقارێکا ببرێکە ئەمە بەڵایەکە پەروەردگار بەسەر مرۆڤایەتیانە و من هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەو قسەیانە بووم چکە خالقێک پەروەردگارێک هێندە مەزن بێ بە ئەو ناکەم بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئەو مرۆڤانەیە بکە کە خۆی دروستی کردوون و ئەم کەونەی خستۆتە خزمەتی مرۆڤەوە بەڕاستی چکە ئەوەی من لە مناڵەوە تێگەشتم خوا بەخشندەیە پەروەردگار بەخشندەیە هەمیشە ژوا بووە و هەمیشەش پەروەردگار بێگومان آخر ناڵەزاویشیە بەس با ئێمە بێگومان مەبەسم لە قسەکەیە یعنی کە ویستیان تەحریف بەم حاڵەتە بکەن دوجاریش کاک محەممەد شتەکە ڕوون بۆەوە سەرەتا وتیان لە شاری ووهانەوە لە شەمشەمە کوێرەوە گواستراوەتەوە بۆ مرۆڤ بەڵام دوایی ئەوەش ڕاست دەرنەچوو پاشان سیناریۆ بڵاو بۆ کە بالفعل من خۆم لەگەڵ ئەو سیناریۆیان چکام شتم لە چەندان فیلمی هۆلیوود و فیلمی دۆکومنتاری و چەندان شتی ترەوە بینیوە کە بە ئەنقەزەم شتانە ئەکرێت یعنی حتا لە ساڵی 2013 لە سریلانکا لە ژێر خاکیە وڵاتەیە لەسەر هێڵی موگناتیسی زەمین لەرزەی سریلانکا ئامێرێک دۆزراوە لێ نووسا و USA
هەموو جیاناتە سەر خەت لەو بابەتە ئەمریکاوتی من ئاگام لێ نیوتیان بابام ئامێرە زەمین لەرزە لە وڵاتیان دروستەکە لەبەرەوەی لەسەر هێڵی موقناتیسی زەمین لەرزەی سری لانکایە کێشەیەکی گەورە بوو و دوجاریش بێگومان بە لە پشت دەرگا داخراوەکانی دیبلۆماسیەت و سیاسەتەوە ئەویش چارەکرا و لەگەڵیشە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە ئێستا زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتیش ئەوروپیەکان تاوانەکەیانە ملی چین بەڵام چینەڵە ئێمە نەبووین ئەمریکا حەوت سەربازی ئەم ڤایرۆسیان هەڵگرتووە هاتوون لە چین لە تاسەری ژیانی گرتووە قوربانی بۆیە بێگومان ئەجا لەلایەنێکی کەوە ژمارەی زەوی کە 8 ملیاری تێپەڕانە بوو ئێستا من پێم وایە ئەگەڕێتەوە دۆخەی پێشتر کە خوار 7 ملیار بووە بۆیە ئەوەش سیناریۆیەکی تریانی بۆیە کە باس لەوە کردوتە بیبەستینەوە بە کۆرۆناوە من ناتوانم خۆم لەم شتانە بدزمەوە لەبەرەوەی هەم منیش ئاگاداری دۆخەکەم و منیش بەردەوام لەگەڵا و بەڕێزی شاگاداری منیش خۆم شتێکم کردووە لە پەیجی خۆمەوە کە تایە باز لەواکەم ژیان لە سەردەمی کۆرۆنا ینی هەمیشە من باوەڕم بەو ڕۆمانە مەزنەی گابرێل گارسیا مارکیزە بوو کە کاتی خۆی خوێنیمانەتەوە دین خۆشەویستی لە سەردەمی کۆرەیادا بالفعل ئێستا ئێمەش لەم زەمانەیە لە سەردەمی کۆرۆنایە ژین ئەوەی پێش کۆرۆنا شێوازە ژیانێ بۆ ئەوەی دوای کۆرۆنایە کاک محەممەد شێوازە ژیانەکە بێ بۆ لەبەرەوەی ئەم کۆرۆنایە هەموو شتێکی دووەستان و هەموو شتەکانیشی گەڕانەوە ئەوەی کە ئەبێ بگەڕێیتەوە خاڵی سەرەتا ژیانی دوای کۆرۆناش پۆزیە ژیان لە دوای کۆرۆنا جیازە ئەکتەری مەزنی میسری عادلی مامەڵی مرۆڤ دوو جار لە دایکە بێ جارێکیان کە لە ڕەحمی دایک هەمومان لە دێنە دنیا دووەم جاریژەوەی کە لە ساڵی کۆرۆنا ڕزگارمان بێ بالفعل لەگەڵ لەم ساڵە ڕزگارە بووەوە دیارە جەستەیەکی پتەوەیە دیارە جەستە و توانای بەرگری باشە خۆکەکانی جەستە و باشن بۆیە بێگومان دەربازبوون لەم دۆخە کاک محەممەد ئازایەتیوێ بەڵام ئێستاوا چینە بابێکی ترەوە چینە لە دەرگای کەین بەڵام بەم زیادە ڕۆیەوە ناکە ئێستا ئەکرێخ بە زۆر و زۆرە ملی خەڵکە خەنەوە ماڵەوە تاوا لە خەڵک بکەن وەکو میزەڵانێ بتەقێتەوە بە ڕوویانە و خەڵگەمی بێتە دەرەوە ئەمە بێ بەرنامەیە ئەمەی ئێرە بێ بەرنامەی وەرزش طبیعی من حەزام لە کوردستانەوە دەست پێ بکەین دۆخی وەرزش لە کوردستان وەستا من پێش وەخت ئاگاداری سەرۆکێکی تۆپی کوردستانم کردەوە ئاگاداری جێگرەکەی ئاگاداری کۆمەڵێ برای ئازیزم کردەوتم کۆمەڵە شتەیە ئەتوان ئێوە بیگرنە بەر باشە ئەشتوان خولەکان بەردەوام بێ بەڵام بەو شێوەیە کە خەڵکانێکمانەیە ئێمە بەڕاستیانی ئێستا من بە ناوکە ناو ئێنم دیارە گفتوگۆم لەگەڵیانە کردوانی دکتۆرا و کار سالار داوەرێکی فیفاییە کۆمەڵێک شتی زۆر زانستی تەندروستی پێشکەشەکە دکتۆر ئەحمەد بادین هەر ماوەیە لەمەوە پێشپارتوچێکی بڵاو کردەوە جەستەی تەندروست کۆمەڵێ ئامۆژگاری و شتی باشتیە دکتۆر یاسین مەناف کە مامۆستای زانکۆیانیم بە ڕێزانە کە من نایەنێم دکتۆر سیروان حامید و لەگەڵەوانیشا کۆمەڵێک بەڕێزی تر کە من گفتوگۆم لەگەڵیانە کردووە یعنی کاک محەممەد ئەشیا لە گەرمەی کۆرۆناشا خول بەڕێوە بچوایە بەڵام لەوە چوتۆزی زیادە ڕۆی بێت چونکە هەموو جیان وەستا لیگا وەستا پریمە لیگ وەستا بۆندزلیگا وەستا لیگ ئاوەستا خولی کوردستانیش لەوان گەورەترین بەڵام لەگەڵ ئەوەشا بەڕاستی ئەوەی من یعنی کە گفتوگۆم لەگەڵەوە بەڕێزانەیە کردووە و هەندێکیشیان لەو دیدارانەی خۆم کە کردومە بۆ پەیجەکەم ئیشەڵا بڵاوە بێتەوە قسەکانیان کۆمەڵی ئامۆژگاری زانستی تەندروستیە کە ئەمە بەر لەوە ئەگرێت کە یاریزان لە نێو یاریگا شایاری بکات دوور بێت لە مەترسی کۆرۆنا وەروەها پێویستیش بۆ ناکاییدی هاندەران لە نێو یاریگاکانە بن بەڵام نەهامەتێکی ئێمە لە چیایە ئێمە 10 ساڵ لەمەوە پێش بن و کاک بەختیار حەسەن کە خۆی داوەرێکی ناوداری کوردستان بوو ماوەی چەندین ساڵیش سەرۆکی بەرپرسی بەشی وەرشی کەناڵی ئاسمانی کورسات بوو پێشنیاری ئەومان کرد بۆ یەکێت تۆپی کوردستان کە یاریەکانی خولی کوردستان تۆمار بکەین ئێمە تۆماری بکەین و بین بەیەکێت تۆپی کوردستان هەر جوابیشیان نینەوە ئەگەر ئەم شتە بکرای و کاتە ئەکرات خولەکە بەڕێوە بچێ خولەکان بەڕێوە بچن با خەڵک لە شاشێت تیڤەکانم تەماشایان کردە
باشە و لەگەڵ هەمووەمانەشا کاک محەممەد یاریەکمان هەبوو ئەمە یاریەکی گەرم پڕ لە ململانێ یاریە بوو کە پێویست بوو بە ئەنجام بیرێ یاری کۆتایی خولی پلەیەکەکان لە نێوان چەمچەماڵ و هەڵۆدا من دوێنێ لەگەڵ هەرێم کەلاری ڕایەنەرا قسەم کرد زۆر بێتە بێزار و بێتاقەت ینی وتی تەواو سارد بووینەتەوە بالفعل سارد بوونەتەوە ینی پێش کارەنتینەکردنەکە هاوارمان زۆر کرد بۆی چێت تۆپی کوردستان کاکام یاریە دوامەکەن هیچ پاسایەکتان نییە بۆ دواخستنێم یاری هەتام یاریە دوا بخەن دۆخەکە لەوانەیە بەرەو مەترسیدارتر بڕوا و کاتە یارەکە ناکرێت بالفعل قسەکەی ئێمە هاتەدی کە بەداخەوە گیان لێ نەگرێت یعنی زۆر جار من نەگاتە تینمیتر کە ئەنووسم زۆر بەتۆنیە نووسماڵێن بۆ ئەڵم کاکە جۆ لێ ناگرێ لە دنیا ئێمە دەسەڵاتی چوارەمین ینی میدیا دەسەڵاتی چوارەمە بڕۆ لەو یاریگەیانەیە یاری بکە بۆ خۆ لە چۆ لە وەمبڵی لە ئالیانزارینە لە مارەکانە لە سانتیاگۆ برنابیۆ لە ماڵیەوە سانسیرۆ لە شویاریەکەی بیکە کە میدیا نەهاو بەلاتا کەس نازانێت تۆ چی کردووە لێرە جۆ لێ ناگرن تا زۆر دۆخەکە خرا من بە بەردەوامی ڕاهێنەرەکان دیاریزان تەلەفۆن بۆ کاکدانە دۆخەکە بە چێغا کاکدانە چی لەگەڵ سەرۆکێکی تۆپی کوردستانە قسەم کردم کاکە ڤیدۆی بڵاوکەرەوە من تەبەنی ڤیدۆکە تەکەم بەس تۆ بڵاوی کەرەوە شتێ بەو خەڵکە بڵێ چی دۆخەکە چیە گوزەرێ جێگرەکەی کاکهادی وتی ئێمە چاوەڕێی لایەنی تەندروستین لایەنی تەندروستی کەی پێمان بڵێ ڕێگامان پێ بە ئێمە ئەو کاتە ئەگەڕێنەوە سەرۆکێکی تۆپی کوردستان لێرەوە ڕێزمێ بۆی کاکسەفین ئەوەشینەوت وتی جارێ دۆخەکە دیان نییە و بەڵام بەڵێن بێ ئەگەڕێنەوە کەی ئەگەڕێنەوە چۆن ئەگەڕێنەوە بە چ میکانیزمێ بەڕاستی کاک محەممەدەمە هەمووی بەرنامەڕێژی ئەوێت من هەر لە بەرنامەکەی توێیان ناوی 5 کەسم هێنا 5 پسپۆر 5 هاوڕێی ئازیزمان کە ئەکرێن 5 کەسە بانکرێن باشە دوانیان ڕاهێنەری گۆڕەپان و مەیدان سییانیان لە بواری تۆپیان یەکیان داوەرە دوانیان ڕاهێنەرن بانیان کرد وەرە کاکەجیان ئێوە بە چ میکانیزمێک چیمان بۆ ئەکەن بۆ ئەوی یاریزانانمان بپارێزین لەوەی تەوقە بکەن یەکتری ماچکەن بەرکەوتنیان کەمتر بێت چیمان بۆ ئەکەن وا بکەین ئەم یاریە مەترسی کەم بێتەوە چکە کاک محەممەد عنی نەخۆشی کۆلێرا خۆ کۆتایی ناتۆ لە دنیا خۆ سارس کۆتایی نهاتوە خۆ ئیبۆلا کۆتایی نهاتوە خۆ سیل کۆتایی نهاتووە خۆ نەخۆشی فرعونی کۆتایی نەهاتووە نەخۆشیەکان بوونیان هەیە ئێتۆ من لە ماڵەوەم کۆرۆنام گرتووە نایەمە دەرەوە باشە ئاچمە دەرەوە بۆ دوو دوکان چم شتەکرمەوە گەڕێمەوە ماڵەوە کەس نازانێت کۆرۆنامە ئەی تۆ نابێ خەڵک لە دەرەوە بێت تا بزانانی ئەمە کەسە کۆرۆنایەتی ببرێت بۆ پشکنین و بۆ شوێنی تایبەت تۆ هەموو خەڵکی کردوتە ماڵەوەکو و مریشک لە کوولانەیە چییە بێت چییە گوزەرێ لەوێ لە پژە و دیوارانەوە چیە گوزارێ بڵێن بارودۆخەکە باشترێ ئێستا باشترە بە هیوان وەکو پێشتر وتیان 2-5 مەکتەب بکرێتەوە کە سێکتەری پەروەردە کەوتەوە کار یاریزانەکان لە دوامین ینی ئەردەڵان محەممەدی پەیامێرمان لە چەند ڕۆژی ڕابردوو کارێکی لەسەر یاریزانەکانی یانەکانی سلێمانی کرد بۆی کە ماندوو بوونیشە لەوانە ئاکۆ بوو ڕێکام بوو بۆی کەوتیان ئێمە خۆیان بەتەنای ڕانانی بچووەکەن ینی ئاکۆ قسێکی واقعی کرد بۆی تێم ڕانانەیە مەیکەین هیچ ئیسفادەیەکی نییە ینی هەر جوولەیەکی بەسیط دەیگەین ئێمە ئیسفادەمان پێ ناگەنێ ینی بالفعل دەستپێکردنەوەی ڕانانەکانی یانەکان پێویستە بە تایبەتی کە ئێستا بارودۆخەکە باشترە بەڵێ بەس شتێکەیە کاک محەممەد یعنی ئێستەیەکی تۆپی کوردستان لە شتێکا گیری خواردەوە چەندە من بڕیارە مابوو کە بەی شێوێ لەسەر وەرزشی کوردستان قسەنەکەم بەڵام ئەم زۆرفەوە کارە بۆی کە دانیشتن قسەی لەسەرکەین یعنی ئێستا لیژنەی ئۆلۆمپی کوردستانیش تەفنیش ئەیەشی تۆپی کوردستان یانی سەفینکانەبی خۆی من لایڤێکی ئاگام لێ بوو کەوتی بڕیاریەوەیە کە ئەم چالاشیانە بەردەوامە بێت کەچی ئێستا باز لە کۆبوونەوە کرێ بۆ بەردەوامکردنی یارەکان لەگەڵەوەی تیشی من هەموو هەوڵێگەیم کە ینی پارە بە شێوە پیاکە کە خولەکە کۆتایی پێبێت بێگومان بۆ باسکردنی و مەسەلیان بەڕاستی پێم وایە فریای جیانی و ئەوروپی ناکەین زۆر چاوەڕێمان بەڵێ من زۆر پێشتر بەوەم بە ئاگاداری کۆمەڵی عزیزم کردەوە کە دەمێکە سەرۆکی کابینەی نوێی حکوومەت یارێم تر نازانمە هەر یە دوو لابیا ئەبێ بەهی لایەک نازانم زوو بڕیاریاوە کە لیژنەی ئۆلۆمپی شتێکی
هین نییە لە وڵاتێکە کاک محەممەد لە وڵاتێکە ناشێت دوو لیژنەی ئۆلۆمپیە بێ من ڕەحمەتی خوا ئافریقا خوا لێی خۆش بێ مامۆستا سەلاحی ڕەحمەتی مابوو پێم وت مامۆستا سەلاح شتی وا چۆنە بێت ئەم شتە بەس لە ناو کووردا ئەم شتە هەیە وەرە من تەحەداکەم نەک بە ڕێزە هەموو بینەری کەناڵی پەیام بزان سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کەتەلۆنیا چییە سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی باڤاریا چییە شتی وا هەیە کە بە شەرتێک کەتەلۆنیا جوداترن لە ئیسپانیا گۆرە وڵاتێکە باڤاریا وڵاتێکە لە ناو ئەڵمانیا کاک محەممەد شتی وان نییە تۆ بیستوتە لە مارسیدیز لێی نووسرابێ مێدی ئین شتوتگارت شتی وا هەیە پۆرشە لێی نووسراوە مێدی ئین شتوتگارت چی لێ نووسراوە مێدی ئین جەرمەن کاکە گیان وڵاتە هەژدا هەرێمە کۆبوونەتەوە وڵاتێکی فدرالیان دروست کردووە وڵاتی ئیسپانیا 12 هەرێمە کۆبوونەتەوە وڵاتی ئیسپانیان دروست کردووە کەتەلۆنیا ویست جیابێتەوە باسکە ویست جیابێتەوە لاکارۆنیا ویست جیابێتەوە ئەندەلوس ئەویست جیابێتەوە بەڵام شتی وان نییە ئێستا هەمووی لەژێر ئاڵای وڵاتێکە کەنای ئیسپانیا تۆ هاتووی لەناو وڵاتێکە لیژنەی ئۆلۆمپی دروست دەکەی قڕێ کرد بەسەر هەموو شتێکی تۆپی کوردستانە هاوارمان کرد بابەجیان ئێستاشی لەگەڵا بێ کاک محەممەد ئێستاشی لەگەڵا بێ من پێتەڵم لە هەرێمی کەتەلۆنیا خولێکی تۆپی پێ هەیە 32 یانەتیایە بەشدارە کێ زانێ کێ زانێ کەس بەڵام لە وڵاتی ئیسپانیا خولێگەیە پێوتێ لالیگا هەمومان ئاگامان لێ نییە هەموو گیان ئاگادار کوڕە بچووکەکەی منیش هەموو زانیاری تامەزوی دەست پێکردن کەواتە تۆ هاتووی من ئەمە کە ئەڵێم ڕێزمێ بۆی چێت تۆپی کوردستان چەند جارێکیش من قسەم کردووە یاوەرن لە هەر شارە و تیپێکی بەهێز دروستکەن یەکێک تۆپی کوردستان کێ بەشێ بکەن لە ناو وڵاتی عێراقا چکە تۆ بەس بەوە ئەوە دەرگای توێ بۆ ئاسیا بۆ جیهان بۆ هەموو شتێک باشە یا ئەم خولە بێبەرهەمانە چی من دەوێکە پێشنیازی ئەوشم کرد و کات هەر لەگەڵ بەڕێز کاک سەرکاریش کە ئەو کات جێگری سەرچێکی تۆپی کوردستان بوو یعنی داوایەوەم کردوتن بیرێک لەوە بکەنەوە کامیانانەی دەبنە پاڵەوان خەڵاتکردنیان بۆ بێ ینی تەنسیقی بکەن لەگەڵ حکوومەتی عێراقی خۆ تەنسیقی 1001 شت کراوە لەگەڵ عێراق بەپارە مشتێکیان تەرتیب کرد لە وەرزشە کاک محەممەد بەڵام ئەمە ئەنجام یعنی تۆ پاڵانی خولی نایبی کوردستانە بی هیچ واتایکی نیە هیچ مانایەکی نییە یعنی 2 ساڵ یەخیرە جارێکتر پارە سەرفەکەنەوانێ پێشتر مودێک ئەبووی بە پاڵەوان هەروەکو من وابوون نەگەوەش کاک محەممەد بند پێشم وتن کاکێکیان حکوومەتی عێراق بەس بۆ وەرزش مساومە ناکە حکوومەتی عێراق بۆ هەموو فاشلێتی خۆیەوە ئێستاش دامەزراوە وەرزشەکانی زۆر باشە گەنداڵی هەیە بڵیت و نەڵێ ئەمە ئەم وڵاتە تەفنیش بووە بەڵام لە هەندێک شتا هێشتاوان لە ئێمە دامەزراوترن هەر خولێک وڵاتی عێراق وەکو وڵاتی هەبەوە تا عەدنان دەرجال سەرپەرشتی کارێکی کرد کۆتایی پێانی سەرکەوتوو بوو کرد بە پاڵەوانی ئاسیا سەری نەخست بۆ ئۆلۆمپیات نەیکرد بە پاڵەوانی خۆراوە یاسیا تەواو تۆ ئەمەتەوێ لە دوای هاوارەوە پێم بڵێ هەڵگوری برای یاریزانی هەڵبژاردەی عێراق بوو باسی چی ئەەکەین کێمان هەیە لە هەڵبژاردە کاک محەممەد کارزانتەها پاڵەوانی عێراقە بەڵام لە یاری هونەرە بەرگریەکانە باشە دڵسۆز بێت پاڵەوانی عێراقە شەمان پاڵەوانی عێراق بوو نیان یاسین پاڵەوانی عێراق بوو دیتر لە یاریە تاکیەکانە دیاریزانانی تۆپی سەرمێزی سلەیمانی و ئاشتی و هەڵەبجە پاڵەوانی عێراق بوون چی بەڵام ئێستا سێکتەری سەرەکی ئەوەی کە بەڕێی لە ژێر پێی هونەری شانۆ و میوزیک و وێنەکێشانیش لە ئەوروپاش دەرهێنا تۆپی پێیە خەبەری ئێستا بڕۆ لە گۆگڵا بنووسە وشەی کۆرۆنا ئێشتا لەوانێ بەرامبەر وشەی میسی ڕۆناڵدۆ نەبوو بێتەوە ڕاست کەواتە سێکتەرە سەرێکیەکە ئەمێ بۆیە ئەڵم کاک محەممەد خولێکمانەیە لەم هەرێمەیە جارێ هەمومان نەزانین چەندی سەرێشە هەیە کۆم 2 جار 3 جار خەریک بۆ لە میل هێنانە و لە شەڕ و لە بەزمۆرایە لە ناوچم باشە واز لەو لایەنە بێن کە کەسی پێ قبوڵ نییە کەس قبوڵی نییە بدۆڕێ
وەموو شێوێ بیباتەوە کەس ئامادەیشیتیان نیە دۆڕان قبولکات دوایەوە هەستێتەوە سەر پێ بۆ لەبەرەوەی ماوەی 30 ساڵە تۆ فێری ئەماکری فێری حازر خۆریەکری فێری هیچ شتێکی کە ناکری کەسێتی تاکی کورد هێندە تێک شکێنراوە لەم 30 ساڵە من دامیشە وتومە ئەوەی 200 ساڵ لەمەوە پێش 300 ساڵ لەمەوە پێش لە میرنشینەکان زیان بە کەسێتی کورد کەوت ئێستا ئێمە باجە بکەین ئەوەی ئەم 30 ساڵە زیان بە کەسێتی کورد کەوت 200 ساڵی کە باجەکەیرێت بۆیە لەناو ئەم هەموو شتەیە کاک محەممەد زۆر قورسە دۆخەکە بە تایبەتیش لە بواری وەرزشە ئاسایی بێتەوە بۆ تەماشاکە ئینگلتەرا و ئەڵمانیا واز لە ئەنگلتەرا و ئەڵمانیا ئەرجەنتین و ئینگلتەرا لە جامی جیهانیە تیشەرتەکانیان ناگۆڕنەوە یاریزانەکات کابرای ئیداریە کێشە بەدەستی یاریزان کە ئینگلتەراڵێ لە ئەرجەنتینی وەرمەگرە مارادۆنا کە 86 گۆڵەکە گۆڵی دووەم لە ئەرجەنتینەکە ناڵێتەوە تۆڵەی دورگەکانی کۆفلاند بانک کردەوە لە ئینگلتەرا تۆڵەمان کردەوە بە تۆپی پێ ئەوروپیەکان دوای جەنگی جیهانگیری دووەم بڕیاریاننا کە جەنگەکانیان سەنیگالیش کە لە فەڕەنسای بردەوتی تۆڵم کردەوە 2000 پێکمان وایە کاک محەممەد مەبەست لە چییە ئێران و ئەمریکا یارەکەی ساڵی 98 تەواو ئەمریکای توانین لە ئێرانج بێتەوە خۆی بە دۆڕان نابووی تۆزێ دۆخەکە هێور بێتەوە ئێرانیە نایە سەر مێزی گفتوگۆکردن مەبەست لە چییە کاک محەممەد ئێستا وەرزش هێندە گرنگ و کاریگەرە زۆر لە کێبەرشە گەرمەکان سا دەکاتەوە لە لای ئێمە کە بە هەموو هەرێمی کوردستان منەمە دوازام 7 ساڵ لەمەوە پێش لەم ستۆدیۆ لە ستۆدیۆکانی کە شاوتومە هەموو هەرێمی کوردستان بەخەتەر یەک بینین لە گوانجۆ یا لە پەکین یا لە هوان باشە بەخەتەر یەک بینین 5 ملیۆن بینا هەیە لە چینا 5 ملیۆن و 600 هزار کەسی تیاژی ڕێک بەخەتەرێمە سەرۆگۆزیرانی چی نەیوتە بوو دەکەینە حاڵیانەوە خراپە منەتوان بیان ژێنم ڕاست دەکە یەکتریمان پێ قبول ناکرێت وای لێ هاتووە یاریزانی کێم سلەیمانیە لە دەڤەریە و لایەری کاسوکاتی دنیای پێکرێت بە هەمان شێوە یاریزانێکی دەڤەریە وای لێ هاتووە یانەی کێم دەڤەرە لە دەڤەریە و لا قوڕ کراوە بەسەریە 3 ساڵ لەمەوە پێش 3 ساڵ 4 ساڵ لەمەوە پێش لەسەر دوو یاریزانی یانەی سەرچنات لە ناو یاریگای ئاشتیاکردن بەشەڕ لەبەرەوەی و دوو یاریزانی یانەی ئاشتی بوون بەڕێوبەرەکەیان لە فەرمانگەکەوتبووی من ئیزنتان نامێەوە یاری بۆ یانەیە کەکەم پارتیە باشە کردم بەدانەدان عیب ناکەن شتی واکەن بەرامبەریان بۆ لەبەرەوەی یانەی سەرچنار و کاتە کە کاگاسۆ حەسەن سەرۆکی بوو یانەیە بوو سەر بە پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوەش یانەی برایەتی کە ئێستا لەو دوو سنووری دینە کۆریای باش ڕۆژهەڵاتە ئەویش سەر بە یەکێتی بوو بزانیش لێ چی پێکرا تۆ ئەمە حاڵەکەتە وەرزش نامەی وەرزش چییە؟ نامەی وەرزش چییە؟ ئاشتیە پێکەوە ژیان برایەتی ئەو سێشتە وجودی ئێلا ئێم کاکە ئێمە جمهوری میسی ڕۆناڵدۆین لێرە دانیشتین دەستمان ناوەتە قژ یەکدریە خۆین لەو لاوان تەواو بێ یارەکە دەستەکەنە ملیەک ئەم وەسفیەوەگا وەسفی کەواتە سەقەت وەرمان گرتووە سەقەت زۆر هیوادارم داڵێم ئەگەر زۆر بڕۆین زۆر ئەڕۆم من چووکە خۆتە زای من لە ئاگام لە هەموو شتەکانە بە هیوای بارودۆخی کوردستان ئاسایی پەیامێک یارەکەی پلێک بڕیار بیرێ یارەکان دەست پێ بکەنەوە لە بڕێ بەڕاستی ئەو یاریزانانە ماندوون چەندیانەیەک تا ئێسش بەرامبەر یاریزانەکانیان مووقیفیان جوان بۆ موچەی مانگانیان پێشمەکە سەرڕای وەستانی بارودۆخەکەمە خۆی لە خۆیان مووقیفێکی جوانە و جێگەی دەستخۆشیە بەڵام پێویستە خولی کوردستان بەڕێوە بچێتەوانێ ئێمە ئێستا ڕاستەوخۆی نەخۆڵیەکانمانەحەمەد خولی فۆ ساڵی خانمان یانەکان خۆیان ئامادە کرد یعنی گیانەکان خۆیان ئامادەکەمەکەن یاریزان مێنن بە دووسێ ڕاهێنەری بەڕێز ئێستا ئەگەر بم بینن ئەڵە نەشا دومابیل لە ڕاست کرد تم کاکەیان نە 23 دوانزە خولەکە دەست پێکە نە 23 یەک دەست پێکە نە 23 دوو دەست پێکا وتیان وتم هەڵی گرن بۆ دوای مانی ڕەمەزان چۆن شتی وابێت ئەوە من خولەکانی تر تەواوکە ئەنجە و دەست پێکا لەبەوەی ساڵانە و ساڵێم ئیشەڵا خولی پلەیەک بەس خولی پلەیەکەکە بەڕێوە بچێ یارەکەی چەمچەماڵ و هەڵۆ تەواو بکرێ شتەکانی تر زۆر باش دانەجان بچمە سەر گیانی بە دووشت دەست پێکەم یعنی ئەوەی کە وتراوە تا ئێسش
پریمەر لیگ بڕیارەکی یاوە پێشوەختە کە دەست پێ بکاتەوانێ بەڵام ئەو وادەی کە دیاریان کردبوو لی دڵنیانیندەوەی کە دەست پێ بکەن و بەڵام ئەمەوێ سەرەتا لە دووتەوە دەست پێەکەم یەک ئەڵمانیا یانەکانی زۆر پێشوەختە تەمرینیان کردوێتەوە بەڵام حکومەتی ئەڵمانیا لەم لاواڵێ ئەڵێ هەموو کۆڕووکۆبوونەوەیکی جەماوەری تا کۆتاکانی مانگی هێشت لە ئەڵمانیا داخرێت وەزیری وەرزشی ئیتالیا سپاتڤۆرا دەڵێ 3 مانگ بە هیوان کەرەنتینەکردنی ئیتالیا 3 مانگی 5 بشتێ 4 مانگیانەکان دەست بەڕایان بکەنەوە پێ دوایە یعنی وەرزش یعنی زۆرێک ئێستا پرسیاریەوە کە دایم ڕەشبینە بۆی کە خولە ناوخۆیەکانی ئەمساڵ تەواو نەکرێت هەر لێرە و لەوێ 1001 هەواڵ بڵاوەکرێتەوە ئەمساڵ ئەو یانەیە پاڵەوانی و خولێ ئەمساڵ یانەم پاڵەوانی و خولێ ئەمساڵ یانە پاڵەوانیم خولێ بام پرسیارانە ڕوبەڕوویتەوەکەم و وەڵامی لە تۆوێ سەرەتا من لە لایەنێکی ترەوە دوێم کاک محەممەد کە پێم وایە لێرەیە بێ سوپاسی کۆرۆنا بکەین وەکەوەی مستەفا سوپاسکردنەکەی مستەفا کە جوانترین سوپاسکردنی کۆرۆنا بێگومان فەرمووە خولەکان وەستا من لە بەڕێستە پرسم لە هەوادارانی خۆشەویستی تۆپی پێپرسم بە تایبەتیش لەم 10 ساڵەی دواییە کە کلاسیکۆی وڵاتی ئیسپانیا بۆڕی بە زۆربەی یاریە گەورەکانە و بۆتە پنتی سەرەکی هەموو گفتوگۆکان باشە پێم بڵێن لەوەمان و شتێکە کەس میسی نەبینیوە کەس مرد نەخێر کەس ڕۆناڵدۆی نەبینیوە کەس مرد بەڵام ئەوە نەبرد کەس کۆرتوای نەبینیوە کەس مرد نەخێر کەس شتیگنی نەبینیوە کەس مرد من بە خۆم بۆ خۆم کە حەزم بە شێواز یاریکردنی بایەنە بە تامەزرۆیەوە تەماشای تویتەرەکەم کرد کە من ئەندامم لە ینی بایەن منشنە دەستیان کردەوە بە مەشەکردن سەیرم کرد زۆر ئاسایی بوو شتێکی نەبوو بەڵام من لەو خەڵکە بە ڕێزا ئەپرسم لە کەناڵی پەیامەوە کەس مرد تۆپی پێشوەستا کەواتە هیوادارم کە تۆپی پێگەڕایەوە خۆشەویستان ئەو بەزمۆرایی کە لە دوای یاریەکانی کلاسیکۆ بە یەکتانە کرد نەیکەنەوە خر دەخۆی و خۆشیل بەزمۆهرای بەزمەکەینە کاک محەممەد ئەو هەرایە زۆر خۆش باشە کاکە شتەکە لێرە لە کۆنتترۆل دەچوو باوەڕم پێ بکە خۆ هەمومان ئاگامان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە من ئاگام لە ئەنگلیزیەکانە ئاگام لە زۆر جار ئیسپانەکان لێشی تێناگەی بەس فۆتۆیەکی داناوە ئەزانیمە بەستی چییە کاکە ماوەی لەمە پێش ئەو فۆتۆی کاسیاس بڵاو بۆ کە گواردیۆلا 2010 بارسلۆنا جامی جیانی بۆ ئیسپانیا بردەوە کاسیاسیش ڕێک بۆ ئەو وەڵامیاتەوە فۆتۆیەک دانێ پۆیۆڵ کەوتووە پێکێ کەوتووە ئاریان ڕۆبن خەریکە گۆڵەکە و تۆپەکەی ڕزگار کردووە ڕێک ئەویش نووسیەتی چی کاتێک کە هەرێم کەوت مەدرید ڕزگاری ئەو تۆپەشی بە جوانترین گەڕانەوەی یاریکردنی خۆی بێگومان ما بەسم لە چێ کاک محەممەد لای ئەوانی ژەو شتە بەڵام لە کۆنتترۆل دەرناچێت بەڕێزوتێ دوای یاریەکە ئەو دوو یاریزانی کە لە ناو یاریەکەی ڤیداڵ و ڕامۆس کە شەڕە شەکیان بوو دوای یاریەکە هەموو یاری ئەلبا و ڕامۆس شەڕیانەوە لە سێ یاری ئیسپانیا بکە تەواو ئەلبا هەرچی عازەتی لە ڕامۆسۆری بەڵێ بۆیە ئەڵم کاک محەممەد یعنی لەوانەیە خراپەی کۆرۆنا زۆر بوو بێ بەڵام چاکەشیە بووە چاکەشیە بووەوە تا خەڵکێکی زۆر لە ماڵەوە دانیشتۆ سروشتە جوانە بۆ خۆی گەشاوەتەوە سەوز بووە دنیا جوان بووە هەمووی پان و پریشک نەکراوەتەوە هەمووی علاگە خۆڵ و پیسی دوای سەیران سەرنجێکی جوانم پێوترا بەچێ ئەم لەم کاتی ئەم کەرنتینانەیە بەڕاستی شتێکی جوان وترا کە بۆ سەقافەتی میلەتی کورد یعنی ئێمە زۆر سەرزەنشتی خۆمانەکەین بەس بەجددی میلەتی کورد شانی و هەموو سەرزەنشتکردن نییە ئەوان یعنی یاساڕێکی خستبوون بینیمان کە ئەو زەجای کۆرۆنا دروست بوو چی یعنی ئەو پەڕی ناڕۆشنبیریەتیان تیا بوو لە مارکێتەکان لە شتەکانە بەڵام ڕاستە لای ئێمە هەیە بەس بەو شێوەیە نیە لە کاتێکە ئێمە میلەتێکی خۆژێنین ساحەبی هیچ تێنین یعنی کووا چ شتێکێ لە وڵاتە ئێمە دڵمان پێی خۆش بێت دەبزانە چه هاوڕێیەتیەک و چ وەفاداریەک و یعنی من لەم کەرەنتینەکردنامە خۆم دوورتان نزیک ئاگادارم هەر لە کەناڵەکەی خۆم و کە بەرنامەی بەخشین چۆن خەمخۆری ئەو خەڵکە داماوە هەژارن محەممەدەمەند ڕەب کەسێتی تۆیە بەسم لە چییە ئەڵێم بەس محەممەد خەڵکمانێ بەزەی بەو مشکایەتەوە کە
چوزان قەمسەڵە جوانەکەی پار کڕوێت یەک نییە پارەی پیا ئەم ساڵ خواردێتی مشکەکە ی ناکە لە ناو نابای کاتە ناو تەڵەیەکەوەی با لە کۆڵانێک لە دوور فڕێ خەڵکمانەیە ئەوەنە ئینسانی ئێمە ئەوە شتێکە ڕەتی بەدا پەیوەندی بە ناخمانەوە هەیە دوورە لەم بابەتەوە بەڕاستی ینی من کە ئەمە ئەڵێم مەبەسم چییە ڕاستە ئەوەی بەڕێزە زۆر جوان ئەوان یاساڕێکی خستون ئێمە کوتەکەکەیە کوتەکەکەیە بەڵام ێستا لە کوتەکەکە شتێپەڕیوە کوتەکەکەشی پێنی کوتە کوا کارمان لێک فەرمودانە تۆ بێ موچە کرای کووە وەستای تۆ نا من لەسەر خۆپشاندانی مامەسایان دانەڵسانی کێبوو لەو کەسانی کە بە هەڵوێ خۆم بوو من پێ دەڵێم فەرمو هەڵوێستی خۆتە نوان یعنی بەجددی خەڵکی ئەمە خەسێنراوە کاک محەممەد بەڵام هەر کاک محەممەد لەگەڵ ڕێزمە من ینی کە لەم شاشە بە ڕێزەوە وشێ لە دەمیێتە دەرەوە دیارە گەشتومەتەوە خەڵکی ئەمە تووشی نەخۆشی ماسۆشێت بووە تووشی نەخۆشی ماسۆشێت بووە خەڵکی ئەمە چێژ لەوا بینێ کە ئازاری ئەیرێت من چەند جارەمەم نووسیوە خەڵکیدا ئەم شتە خۆش نییە لەسەر تاکی ئێمە خۆش نییە خراپەکەوێتەوە بۆ داهاتومان زۆر خراپە داهاتومان خوار و قێچە بێ چکە حکوومەتی هەرێم وتیان ساوایە وتیان دەرزی فلیجی لێن یا لە ناوی بەرن یا با نەخۆش نەبێت بەڕێکی گەورە بێت چینەوە سەر دیوەرچەکەدانە ئەوە تا چینەوە سەر ئەڵمانیا و ئیتالیاکە و دەستپێکردنەوەی خولەکان و ئەمان کاک محەممەد لە بەڵجیکا بڕیاریدا پاڵەوان دەستنیشان بکرێت ئاساییەوە وڵاتی لێپرسینەوەی لێکرێت سیبین پێداگرە لەوەی لێپرسینەوە لەگەڵ یەکەی تۆپی بەلجیکا بکات لەبەرەوەی ئامادەیمانتیان نییە ئەڵێ ئامادەیمانتیان نیە دەست پێ بکەینەوە و تەواوم ساڵ ئەم خولە بەم شێوەیە بڕوا باشترە وەک لەوەی لەو سەرەوە یانەکان لە 5 ڕۆژە سیاری بکەن تا حدێکیش تەقەبولەکرێ بە وڵاتی شوک بێگومان بۆ 4 خولە گەورەکەی ئەوروپا تەقەبول نییە قورسە لە ئیسپانیا تاکو ئەمڕۆژ هیچ کام لە یانەکان ئامادەیانتیان نییە خولە 4 یانەیەکە بکرێ ئامادەیەتیان ئەمە ڕەفزە ڕەتکرایەوە دووەم کەسیان ئامادەیانتیانە دان بۆیە بنێن کە بەرشلۆنا ببێتە پاڵەوان لەبەرەوەی ناشبێت بە جیازی دوو خاڵ لە پێش ڕیاڵەوەیە کەس ئامادەیەوەیتیانە یوفاش قوبولی ناکە بەڵێ باخت کێشە ئێستا بۆ باسەکەم کێشەکەی ئیسپانیا لە چیە بۆ یوفا و بۆ چامپیۆنز لیگی ساڵی داهاتوو دروستە بێ ئەنجا هەژ یانەکەی سەرەتای قولەکە بەرشلۆنا ڕیال مەدرید سۆسیێداد سڤیا خیتافی ئەتلەتیکۆ مەدرید ئەتلەتیک بلباو ڤالەنسیا ئەمانە داوا خۆی ڤالێنسیا بەڵام ئەتلەتیک بلباو بە حکمی یاری کۆتایی جامەکە پێش ڤالێنسیا بێتەوە لە خولە ئەم یانانە داواکەن خولێکی هەشتی بەڕێوە بچێت و یاری کۆتاییش هەر ئەنجام بیرێ نەک بە خاڵ بێ وەکو جام بڕوا بەڕێوە پاڵەوان لەوەیە دەستنیشان کرێ ئەمە لە ژێر باس و لێکۆڵینەوەیە چکە یەکێک تۆپی ئیسپانیا سا لە ژێر فشارێکی گەورەی یوفا پێی وتونەڵێ ئەبێت تەواو بکرێت چونکە ئەگەر ئێمە زۆر دواشی خەین دەی 20دا ببوورە 20دا چامپیۆنز لیگ و یۆرۆلیگ دەست پێ بکەینەوە ئێوە کەی دەستەکەنەوە بە خولەکە ئەبێ یەکلامانکەنەوە ئەڵمانیا تاوانی وەرزی داهاتوو دەست پێ بەڵێ وەرزی داهاتوو بەڵێ ئەڵمانیا بە هەموو جۆرێک وەک بە ڕێزی شاماژەر پیا و خۆش ماگادارم یانەکان دەستیان کردەوە بە مەشق بایران بە چاودێری 5 دکتۆر 5 پزیشک لەگەڵ دکتۆری واخیمان بە بەردەوامی چاودێری یاریزانەکانەکەنەوە تا ئێساشی شتێک نییە لایپزیج زوو دەستی کردەوە بە مەشقکردن لەبەرەوەی لە ڕۆینە لە سەرەوەی ئەڵمانیا ئەو هەر زۆر دۆخانەیە سەلامەت بوو دۆرتمۆند دەستی پێکردەوە لێڤەرکوزن دەستی پێکردەوە گلادباخ دەستی پێکردەوە بەڵام چاوەڕێی یوفان وڵاتی ئەڵمانیا ئەڵێ ئێمە یوفا بڕیاری چی با ئێمە لەسەرەوەڕێ بەس حکوومەتی ئەڵمانیا ڕێگرە لەوە بەڵام بێگومان حکوومەت دەڵێ ئەگەر یاریش بکرێت بڕیار بیرێ بێ با بێهاندەر یاخود هەریانەیە و ژمارەیەک هاندەری خۆی بەڵام لە ژێر چاودێری پزیشکیە ئەژینا حکوومەتی ئەڵمانیا ڕێگانە لە ئیتاڵیاش کەس کێشەی نییە لە ئیتاڵیا ئەڵێن کەی دۆخەکە ئاسایی بۆەوە ئێمە ئەگەڕینەوە نێو یاریگەکان و داواشیان لە هەموو یانەکان کرد کە ئەگەر لە ماڵی شەو بێ ئامادەکاری بکەنەوە بە یاریزانەکانیان ئەو شتێک جۆزێ مۆرینۆ کردی
بوو بە نمونەیەکی جوان حەدیقەکە ناوەی لە ژوور ماڵەوە مەشقیە کرد یاریزانەکانی شارێکەوە ئەو لە حەدیقەکەی لەندەنا سەرپەرشتی کردبوون لە موساسی سۆکۆ و دۆمبیڵی سانچێس قبولیان نەبوو پۆلیس ڕێنیان بەس ئەوەی لە ماڵەوە خۆی کردی بە هین لایف چاتەکە ئەوە شتێکی باشە لەبەرەوەی هەم مۆرینۆ خۆی کرد تەمرین ڕانانی بەڵێ هەم خۆی باک ئاپی بۆ گەڕایەوە هەم پزیشکەکانیشی هەموو داتاکانی یاریزانەکانیان لەبەردەستایە ئێستا ئەمە بۆ بە نمونەیەکی باش لەناو ئەنگلتەرا بۆ لەبەرەوەی لە ئەنگلتەراش سەرڕاوی لێڤەرپوڵ بە جیازێکی زۆر خاڵ لە پێش هەمووانەوە بەس کەسیان قبولیان نییە خولەکەت کۆ لەبەرەوەی پێویستیان بەپارێتەوە بەڵێ پێویستیان بۆ پارە خەیاڵیەکە وەریەگرن تاعاان پرێمەرلی خۆشی ینی خۆیان بەڕێبەر کێشەکەی یەکێتی ئەوروپا ئێستا لەگەڵ لەلایەکە و لەگەڵ ئیسپانیان لە لای کیشە لەگەڵ بەڵجیکا چکە وا گوتم لە سەرتا بەڵجیکا کۆتایی بەخولەکەیەنا وابزانم هین بروج بۆ پاڵ بروج لە پێش بوو بیانۆکەیانەوە جان تەراخ زۆر دوورە کێشەکە لەوەیە خۆی واقع بۆی بەلجیکاش چەند ینی چەند هەفتەیەکی کەمە بوو تا حەدی قوربانەکانی بەلجیکاش بە چاو پیشی وڵاتەیە زۆر بوو تاقبول کرا بەڵام سیڤیلین پێداگرە لەوەی لێپرسینەوەیان لەگەڵا پێ بە حکمەوەی ئەوان تەسحیان بە پاڵاوانەتی یۆرۆیاوە لەبەر خاتریەوەی خولە ناوخۆیەکان کۆتای پێبێت تا بێت چامپیۆنز لیگیش کۆتایی بیان ئێستا چامپیۆنز لیگ ئەنشلۆتی لەماوەی پێشوو جۆم لەو قسەی بووتی دوو ڕۆژ پێش یارەکەی لیڤەرپوڵ و ئەتلەتیکۆ کلوب تەلەفۆنی بۆ کردون توێتی باش شتێ بکەین تۆپی پێ بوەستێنین لە وڵاتەیە باو یاری ئێمە ئەتلەتیکۆش بەڕێوە نەچێ کارەساتە معقولە خەڵکەم رێت ئێمە بین یاری بکەین و هاندەرانی لیڤەرپولیش هەرە لە نینە نەی یاریگاوە دوای دوو ڕۆژ یارێکە کراو بۆ دۆخەشەوە بینیشمان ئەنفێڵ چەندی خەڵکتیا بوو یعنی ئەم شتانە قورسە کاک محەممەد بایرەن داوای کردوتی ئێمە هەموو یینێکی چێلسیە ئەەکەین هەل لە ئینگلتەراوکەیەنە مەتار خۆمان هەموو شتێکیان بۆکەین پاسی داخراو لە شوێنی حەوانەوەیان هەموو ژوورەکان جیاکرێتەوە پزیشکی تایبەتیان بۆین هەموو شتێک فەحس بکرێن یاریەکەش بەبێ هەندەر بەڕێوە بچە یەکێتی ئەوروپاتی شتیوان نییە ناڕوات بەڕێوە کە ئەو هەفتەیە یاریەکەی بایرەن و چێلسیش دی ناڕوا بەڕێوە تەواو وەستانیە هەمومان نەزانین ئەم نەخۆشیە کاک محەممەد یعنی ئەیتر هەموو گیانی گرتەوە شتێک نییە کەس بتوانێت خۆی لێ بپارێزێ بەڵام لە هەندێک شوێن بە ئاقلانە مامەڵی لەگەڵ ئێستا وڵاتی سوید خۆ نەوەستاوە و براایمۆڤیچ قسەی سوانی گرتی لە وڵاتێکە منی تیا بەم کۆرۆنا چۆن پێوێرێ لێکێ لە کەناڵەکانیش لەم ماوەیە هەواڵێکی گرنگم بینی لە وەرزشە خولی بیلاڕووسی یاری دوویانن بیست پێکەوە یاریانە کرد تۆزێ من بۆ ئێمە شتێکی تازە بوو کۆرۆنا ینی ئێمە بەڵێ کۆکو پێویست گرنگی تەنا ینی خۆی حەقانەتی ژوای ینی جیانەکانیش تۆڕێکی وەکو بینسپۆرت کە لە شەرقی ئەوسەتا یەکەمی بێڕکابەرە کە دەسەڵاتی بەسەر میاگوتەنانەدە و دەسەڵات بەسەر ئەوروپا ینی خولی ئەمبی و شاگرتوەوە گرنگی بەمانە لای بەسە ینی میدیاکان ئێمە کەوتبوونەوەی بە بیلاڕوسیایی شەکانمان بەڕێ بکەین چی بکەنی ئینگلتەرا بە بۆچوونی تۆ ینی ئینگلتەرا پێ دوایە بتوانن لەوادەی دیاریکراوی خۆی بەڕێوەی بەرن ئەو فکرەیە کە هەیە لەسەر دوورگەی مێتلانس ینی سێ ڕۆژجارێ یاریەکان بکرێ یاریەکان ینی ئەو خاڵی کە تۆ ژاماژەوە پێیا بزە بە تەکیدی لێکراوەتەوە کە بەخشی یاریەکانە بە شێوەیەک یاریەکان بەڕێوەبن هەر یاریە و لە کاتێکی جیاواز لەبەر ئەو دەستکەوتەمادیە بێگومان ئینگلتەرا دەستبەرداری و دەستکەوتەمادیە نابن بەڵام وڵاتێکی وەکو ئەڵمانیا سەرڕایەوەی کە بایرەن ئێستا یەکێکە لە دەوڵەمەندترین یانەکانی جیان سەرڕایەوەی لایپزیج کە یەکێکە لە دەوڵەمەندترین یانەکان جیان سەرڕایەوەی کە ستیڤەن هۆبس سەرۆکی یانەی هۆفنایمە و یەکەم دەرزی دژە کۆرۆنای لە ئەڵمانیا وەکو چارەسەرێکی کاتی پێشکەش کرد باشە یەکێکە لە دەوڵەمەندترین یانەکان جیان بەڵام حکوومەتی ئەڵمانیا ساڵانە پارەی خۆیان یانەتێ یەک ساڵ یانەی شاڵکە هەستا بلیتی یاری خۆی و بایرەن ئەو یاری بایرەن و شاڵکە کە دوو یاریە لە وەرزەکە ڕوبەڕوو بنەوە لە 90 یۆرۆ کردی بە 39 یۆرۆ هاندەرانی شاڵکە دقەی 90 هەموو یاریە لەسان وان لە ئیدارەی یانەکەیانە کرد و پشتیانە کردە ناو یاریگاوە وەکو دژایەتیکردن دوای حکوومەتی ئەڵمانیا ئیدارەی شاڵکەی بان کرد وەرەوە پێویستان بە پارەیە
وتیان نا بەڵامەوە یاریە لوتکەی وتی یاری لوتکە نییە بایرەنی ژۆک و یانەکانی ترە ئەوە پارە و یاریەکە بکەنەوە بە 90 یۆرۆ کردیانەوە بە 90 یۆرۆ بەڵام لە ئینگلتەرا شتە نییە لە ئیسپانیا شتە نییە دیاری کلاسیکۆ بیرمە ساڵێک 3-4 ساڵ لەمەوە پێش بوو کابرایەکی سعودی یەک بلیتی یاری کلاسیکۆی کڕی بۆ بە 12 دەفتەر خەیاڵیە کاک محەممەد ئەم شتە ئەمانە لە دەست دەرچووە لە دەست دەرچوو من لەم ڕۆژانەیە دیدارێکم لەگەڵا کرا بۆ پەیجێ بوو پرسیارێکیان کرد دوایی زۆر یعنی باقاپێکی باشم بۆ هاتەوە زۆر کە زووتیان بالفعل ئێمە بە دوایان قسەی گەڕان کە شەشەم وەڵام بوو کەواتە تۆش بینی تۆپی پێ جوان بوو جاران وەرزش بوو ئێستا هەموو شتێکە بەس وەرزش نییە ئەها تۆش یەکسەر بوو پرسیاری شەشەم من زۆر بەلامەوە وەڵامێکی زۆر واقعی بوو من گەشتومە تاو قەناعەتە کاک محەممەد بەڕاستی لەگەڵ ئەوەشاکە من حەزم بە شێوەزی یاریکردنی یانەیەکە کە بەو شوێنەیە بەو بابەیان نەڕۆشتووە ئێستاش ڕێز لە فەلسەفەی یاریزانکردن و یاریزان ڕێزگرتن لە ڕۆبن و لە ڕیبێری هەتا خۆیان نەیە و ناڕۆین کەس پێی نەوتن بڕۆن باشە بەڵام لەگەڵەوە وای لێ هاتۆ تۆپێ بۆیە لە ئەنگلتەرا دۆخەکە ئێستا کەس ناتوانێت کۆنتترۆلیکە کەس ناتوانێت بەدەست کەس نییە کاک محەممەد و ئەش بێ یاریەکان غەزبان ما عەلەیه کە حەزە پێشبینی تو با من لە کۆتایی بەرنامەکان نزیکە بمانێ تا چەند لەگەڵە واقعایی کە میدیاکانی ئێمە دانیشن قسەی لەسەر کۆتاییاتنی خولەکان بکەن هەڵوەشانەوەی خولەکان ئەزانین چی بەدەست کەس نییە کاک محەممەد ڕۆژێک ئێستا لێرە بەنیازم ئێمەگە پرسیارە بێ بیکەم بەوەی کە بەو دیوەی تر پرسیارەکە بکەم کۆتاییەنان بە خولەکان تا چەندەوە قۆکراوە لە کاتێکە یوفام قەرارانەیەوە کاک محەممەد دوو باڵەخانەی سەنتەری بازرگانی جیهانی لە ساڵی 2001 کە هاتنە خوارەوە هەموو دنیا لەبەر دەمیاوەستا بەڵام دوایی دەرکە و لە ڕێکەوتنێکی ژێربەژێری بازرگانی لەگەڵ سیاسەکانی ناو کۆشکی سپیا زیاتری چیتر نەبوو لەم مەملەکەتەی من و تۆیە بووە بە نوکتە کۆرۆنا نەماوە بە نیازن 50 سگنی بێنن بۆی لە نەخۆشخانەکان پێشکەشیان من برادەرێکی خۆم دکتۆر بوو 2 هەفتە بۆ 3 هەفتە لەمەوە پێشوتی کابرا هاتووە غەسلی گورچی لێ هەبووە کردویانە بە بەشی کۆرۆنای ڕستپیان کردو بۆ ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی بۆچی زۆر ئاسایە لە ئەنگلتەراژە و شتاکەن چکە سیاسیەر سیاسیە لە هەر شوێنێ بێ لە هەر شوێنێ بێ سیاسیەر سیاسیە بە ژەوندی خۆی علاقەی میلەت و شتینێ بۆیە بیانەرە بە چای خۆ لە ماڵی داهاتووە بیانەوە پڕیمە لیگ دەست پێ بکەنەوە فشارێکی زۆری کەناڵینەکان کۆمپانیای بۆکسەکان کەناڵەکانی پەخشکردن باشە لە پڕێکان لە ناو لەندەنا ئەڵێ زیاد لە 10,000 کەس تووشی کۆرۆنا بوو خولی چی پێتەڵم سیاسی لە مۆزەمبیق وەکو سیاسیە لە لە چین هەموو سەرمایەدارەکانی چینەوە ئێستا بڕیاریان ناوە چین بەجیاڵ نەزانین بۆ ئەڵێنە ئەمە فێڵی حکوومەت بووە کە کردوێتی هەرچی کۆمپانیا زەبەلاحەکان بوو بە ڕوبع نرخ بە چارەکە نرخی خۆی لە هەموو سەرمایەدارەکانی کڕیەوە ئێستا حکوومەتی چین باڵادەستە بەسەر هەموو کۆمپانیا زەبەلاحەکان و سەرمایەدارەکانی چینی خستە خوارەوە ڕۆمەنی گەش سوپاسی کۆرۆنای کارۆک و مستەفاغا بۆی کەوتی ئیتر لە ڕەنگە گۆڕانکاری لە نرخی یاریزانە بێ معقولیەتی تیانەبوو نرخی یاریزانەکان بەو شێوەرز بۆ دانەدەمە یەک سەرنج برادەرێ بە 220 ملیۆن فرۆشتیان کەچی دایکی شووی کردەوە ئێستا پیرۆزی بێ باشە ئێستا بڵین بۆ نمونە زۆر لە یاریزانەکانی بەرشەلۆنا لەگەڵی لە ماوەی ڕابردوو بەکەمکردنی موچیان ڕازنین باز لەوەکەن داوای کۆتایی پێهاتنی خولی ئیسپانیەکەن یعنی بەهۆی ئەوەی بارودۆخەکە قورسانی وەکو چۆن لە کوردستان ئێمەش لە 2 هەفتەی ڕابردووە یانەکان داوای کۆتاییاتنی مەرزەی خولی کوردستانیانە کرد بەڵام شتێکی زۆر سەرنج ڕاکێشەوەی من سەرنجی منی ڕاکێشە لێدوانی ئەنێلی سەرۆکی یۆڤانتۆس بوو لێدوانی ڕۆمەنیگە بوو ئێمە ڕازی نابین بۆی نازنامان پێشکەش پێگەر خول لەم بارودۆخەیە بڵاو بێتەوە لە کاتێکا لە وڵاتێکی تر بە شێوەیەکی تر
ئەکرێ کاک محەممەد هەڵپەسێڕێت یعنی هەڵپەسێڕێت نازناوەکان نەیرێ بە کەس ساڵێک بووە دنیا لە سەردەمی کۆرۆنایە بۆ کۆرۆنا گالیسکەی مێژووی پێچ پێکردەوە مێژووی وەستان مێژووی بێ پاڵەوان با بێ پاڵەوان بێ با وەرزە تەواو نەبێ وەبزانام لە ئەنگلتەرایە ساڵێکی جوان بیرم نەماوە خول تەواو نەکرا و هەڵپەسێراوە و نازناوەکە ماوەتەوە زۆر ئاساییە و وەک وتیشم یعنی ئەشێت بە فێڵێک لە ئیسپانیا بڵێن کاکەوە کۆرۆنا زیاتی وەلو زۆریش خەڵک لە ئیسپانیا مردووە و کێشەیەم ڤایرۆسە زانین لە چیە کاک محەممەد دەزانین کێشەیەم ڤایرۆسە لە چیە من بۆ خۆم باوەڕم بەوەیە لە سەدقین کەذب المنەجمونەوە لەو سەدیق و ئەوانەی کە پێشبینیەکەن ڕاستیش بن درۆیە بۆ چوونەکان بەڵام یەکێک لەمانەی خۆماوتی وتی ئەم ڤایرۆسە لە شوێنێ بۆ شوێنێ ڕەنی خۆی گۆڕێ جارێک سێوە جارێک مۆز وەکو خۆی مۆز خۆی پیشان جارێک وەکو شووتی خۆی پیشان جارێک وەکو هەنار خۆی پیشان گاڵتەیان پێکرد بالفعل ئەم ڤایرۆسە وایە لە چین جۆرێکە لە ئەمریکا جۆرێکە لە ئەڵمانیا جۆرێکە لە فەڕەنسا جۆرێکە لە کۆزۆفۆ جۆرێکە لە سعودیە جۆرێکە لێرە جۆرێکە کێشەکە لەوەیە هەنێ بزان کۆنتترۆلکردنی چۆنە بێ ئینگلتەراڵێت لابەکانی بەریتانیا یعنی تاقیکەکانیان ئەڵێن لەمانی نوێە ڤاکسینەکەی نەکاری ئەمەش هەموو گیان ئەتوانن ڤاکسینەکەی بدۆزنەوە بەڵامەگەریژێ هەر بەردەوام یعنی خۆشەکەی وەکو شێرپەنجە خۆ شێرپەنجە ئێستا بە ئاسانترین شێوە پێشتر هەر نەمە بیستکە بە شێرپەنجە کەس بمرێ بەستر هەموو کەس بە شێرپەنجە کاک محەممەد سیلیش یعنی سیلیژ ئێستاش ماوە سیلیش ماوە و ئیبۆلاش ماوە کۆلێراش ماوە و چوزانم هەمووی ماوە دواپەیامی خۆ بگەێنی دواپەیام کاک محەممەد بە بۆنەی هاتنیمانی ڕەمەزانەوە تەبیعی پیرۆزبایی لێەوە لە تەواوی بینەرە خۆشەویستەکانتانەکەم لە جیانی ئیسلامی کوردیەکەم لەوانەکەم کە مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو خۆی وەرەگرن بێ زیادە و هەمومان خۆی وەرێگری پاشکۆیە ئیشاءڵڵا و بەدەل لەوەش هیوادارم شتێکی عەقڵانی ببینین بەڕاستی ینی لە وڵاتان خەڵکی لە ماڵەوەی بەڵام موچەکەی بۆ چێتە ماڵەوە لە وڵاتان لە ماڵەوەی هەموو خزمەت گوزارەکانێت لێرە لە ماڵەوەیت لە ماڵەوەی کاک محەممەد من لە سیانزەی سێوە خۆم کارانتینە کردووە چەندان برادەر پیان وتم وەرە دەرەوتومە نایم کاکە مەشقەکەم ئەخوێنمەوە سەی فیلمەکەم نایەمە دەرەوە چ پێویستەکە تێکەڵ مەبە بەڵام خەڵکانێگەی نانی ڕۆژەکەی نییە کاکە گوناحە خێری پێ بکەیت لە وڵاتێکای ژێرەکەت هەمووی داڵتونە یعنی پەیام بڵێم چی بڵێم لە کەناڵی پەیام یعنی باوەڕم پێ بکەن من بۆ خۆم کە سوێنم خوارد لە پاژەوەی کە وەکو بەڕێز ئاماژەر پیاکە لە مامۆستایەتی فەسڵ کرام گیرام کۆمەڵێ دۆخم بەسەرات سوێنم خوارد کە سوکارم تووشی سەرێشە نەکەمەوە واز لە باسکردنی سیاست بێن بەڵام زۆر جارەگاتە تینە خەریکا تەقیتەوە بەس لەگەڵ هەموو ئەوانەشا من سوپاسی هەموو خەڵکەکەم کە بەڕاستی خەڵک خۆی پارێزێ لێرە خەڵک ئاگاداری خۆیەتی باشە و سوپاسی ئەوانە شەکەم کە بەڕاستی شەو نخونیەکەن چ لە هێزەکانی پۆلیس چ لە تەندروستی چ لە پارێزگاری سلەیمانی تایبەتیمان بۆیان بەڕاستی ئەمانەش ژەر خەڵکی خۆمانن بەڵامی تر کارەکەیانەوەیە و ئێمەش هەمی شەوتومانە من بۆ خۆم بە چەندین برادەرم وتووە کەی پێویستان بە من بوو بۆ شتێک بەس دوور بێ لە کۆبوونەوەی وەرزشی و کۆبوونەوەی کۆمەڵێشتەوە من لە خزمەتان بۆیە لە کۆتایی ئاڵێم هیوادارم خوای گەورە ڕەحمەتی خۆی بەسەرم خەڵکەیە بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانە ببارێنێ و بواری زانستی پزیشکی بتوانێت بگاتە دۆخێکە نەڵێن زانست جارێکی تر لە بەردەمی شتێکی بچکۆلەیە دەستەوەستان وەستا دۆخەکە چارەسەر بێ و سوپاس بۆ بەڕێست و هیوای سەرکەوتنە بۆ خوازم بۆ تۆ بۆ کاگۆران هیوادارم لە وەرزی داهاتووە کە پاش تەواوبوونی مانگی پیرۆزی ڕەمەزانە بگەڕێنەوە و دەرەوەی یاریگا جارێک تر بەرنامە خۆشەویستەکەی جەماوەر بێ لە نێوان دووکەوانێ زۆر سپاس جارێک تر سپاسی ئامادەبوونی دانەرسڵانەکەم ئایزانم هەمووانەی کە دانەر وتی با دوا قسەی منیش بێ تا ئینشاءڵڵا تا دوای مانگی ڕەمەزانی پیرۆز
بە هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک بە هیوای سەلامەتی هەموو لایەک بە هیوایەوەی مانگێکی پڕبەرەکەت و پڕخێر و پڕعیبادەت بەڕێ بکەین تا بەرنامەکانی داهاتووی دەرەوەی یاریگا بەخواتان ئەسپێرم شاد و کامەران من خواتان